ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم بەڵقێم شەوی پانۆراما پێتانگەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر کورد لە بەردەم گۆڕانکاری لە عێراقدا. هەمیشە کاتێک کە هەر گۆڕانکاریەک لە عێراق دێتە پێشەوە گەر گۆڕانکاریەکان بە ئاراستەی ئیجابی بێت یاخود سلبی، پێویستە کورد لەگەڵ ئەم گۆڕانکاریانەدا بە ئاراستەی گۆڕانکاریەکان خۆی بگونجێنێت. دیارە کە دەڵێن کورد سەرجەم لایەنە سیاسیەکانن لە هەرێمی کوردستان. دوجار ئەم لایەنە سیاسیانە لە عێراق و لە ناوەندەکانی دەسەڵات و بڕیاردان لە عێراقیشدا هەموو نوێنەر و ئەندام و بەشداربوویان هەیە کە ئەمانەش بەشێکن لە حکوومەتی عێراقی یاخود لە ئەنزیمەی عێراقی. هەر گۆڕانکاریەک کە لە عێراق بە ئاراستەی ئیجابی هاتبێتە ئاراوە، کورد لە ماوەکانی ڕابردوو و لە ئێستاشدا توانیوێتی تا ڕادەیەک بە شێوەیەکی باش خۆی بگونجێنێ لەگەڵیدا. لەگەڵ ئەو گۆڕانکاریانەشی کە هاتۆتە ئاراوە بە ئاراستەی سلبی، کورد تا ڕادەیەک کەم تا زۆر ئەگەر نەیتوانی بێ خۆی بگونجێنێ لەگەڵی، زۆر جار زەرەرمەند بووە یاخود فریشکی هەندێک لە زیانەکانی بەرکەوتووە. هۆکاری ئەمەش زۆر جار کە چاودێران و کەسە باڵاکان کە چاودێری ڕەوشی سیاسی هەم هەرێمی کوردستان هەم عێراقەکەن، هۆکارەکەی بۆ ئەجێڕنەوە کە زۆر جار لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان تەباو یەکڕانە بوون بەرامبەر بەو گۆڕانکاریانەی کە هاتۆتە پێش. هۆکاری تەبانەبوون لە هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێتەوە؟ ئێمە کاتێک کە دەچینە بەغدا، ئەو ناکۆشیانەی هەمانە لە هەرێمی کوردستان لە نێو خۆماندا دەیخینە لاوە یاخود نەخێر، ئەمەش دەبێتە بەشێک لە ئەجیندای کارەکانمان لەوێ و ڕنگدانەوەی بێ بەسەر هەڵوێست و جموجوڵەکانمان لە بەغدا بە ئاراستەی بەدەستهێنانی ئەو دەستکەوتانی کە تا ئێستا بەدەست نەهاتوون و ئەو دەستکەوتانەشی بەدەست هاتوون بۆیە زیاتر چەسپی بکەین و پارێزگاریان لێ بکەین. ئێستا هەرێمی کوردستان لە گفتوگۆیەکی جدیە لەگەڵ بەغدا. ئاراستەکان بە چەند شێوازێکی جیاجیایە. حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر وەفدی باڵا دانوستانەکات. لایەنە سیاسیە جیاجیەکانیش لەسەر ئاستی باڵا، یەشێتی، پارتی گۆڕان، هەندێک لایەنی دیکە لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق بە سونە و شیعە لە گفتوگۆدا نەمانیش. ئەنجامی ئەم گفتوگۆیانە بە تاگلایەنی بەرهەمەکانی بە چۆمان دەگەیەنێت. ئەگەر کورد یەکڕیز و تەبابێک کاتێکە دەچێتە بەغدا بۆ پارێزگاریکردن لە دەستکەوت و مافەکانی خۆی بە پێی دەستور و یاساکانی عێراق لەو گۆڕانکاریانەی کە دێنە پێشەوە، هەم لە سیاسەتی عێراقی هەم لە سەر مەیدانی ساحی عێراقی، ئەتوانێت خۆی بگونجێنێ و ئەتوانێت پارێزگاری بکە و ئەتوانێت پشکی خۆی جارێکی کە لە عێراقدا لە عێراقی فیدرالدا بچەسپێنێتەوە یاخود نا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەورانەوە و کۆمەڵی بابەتی دیکە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کە لە ستۆدیۆ ئامادەن لەگەڵما. بەڕێز کاک موحسین عوسمان پەرلەمانتاری پێشووی عێراق، بەخێربی کاک موحسین سوپاس دەکەین. هەروەها کاک هیوا سەید سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان. کاک هیوا جەنابیشتان بەخێر بن، سوپاستان دەکەم. ئەگەر سەرەتا لە کاک هیواوە دەست پێ بکەم بە ڕوخسەتی کاک موحسین، گۆڕانکاریەکان لە عێراق زۆر جار گۆڕانکاری خێران و ئەم گۆڕانکاری خێرانە ژوا دەکات یعنی ئێمە لە هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەگشتی بتوانن لەگەڵ ئاراستەی ڕووداوەکان و ئەو ڕێڕەوی کە لە بەغدا دێتە ئاراوە ئێمە ژەگەڵی دابڕۆین و خۆمان بگونجێنین. هەرێمی کوردستان تا چەند و لایەنە سیاسیەکان تا چەند توانیویانە لەگەڵ ئەم ڕێچکەی گۆڕانکاریانە لە بەغدا و لەسەر ئەو تەوژمی گۆڕانکاریانە بتوانین ئێمە بە شەپۆلەکانی بگەینەوە و یاری بکەین لەسەر ئەم شەپۆلان. سڵاو بۆ ئێوە، سڵاو بۆ بینەرانی کورسات. بە تەکید ئەو گۆڕانکاریانی ئێستا لەسەر ئاستی گۆڕەپانی عێراقی دەڕۆن بەڕێوە گۆڕانکاری خێران. جاری هەڵبژاردننی پێشوەختە دراوە، قسە لەسەر گۆڕینی هەندێک یاسا، دەنگۆی هەموارکردنەوەی بەشێ لە مادە دەستوریەکان هەیە، قەیرانی هەرێم بەغدا هەیە، پرسی تێپەڕاندی بودجەی 2021 هەیە. ئەمانە هەموو بۆ ئێمە پرسی چارەنووسازن وەکو کورد. دادگای فیدرالیشمان بیر دادگای فیدرالی کە ئەم دوو ڕۆژە نیقاشی زۆر جدی لەسەر دەکرێت کە بەڕاستیش لەبەرەوەی سەکۆیەکی گرنگە، لەبەرەوەی سەرنجام ئەوێ مادە خلافە دەستوریەکان یەکلایی دەکاتەوە. هەر بە پێی یاسای عێراقیش ئەوێ باڵاترین دەسەڵاتە و یەکلاکەرەوەی بۆ هەموو بابەتەکان بەڕاستیەوە بۆ تەفسیر بۆ بەندە دەستوری و بە تایبەتیش کاتێن ناکۆچی دەکەوێتە نێوان
یاساکان لە نێوان هەرێم و لە نێوان ناوەند ئەم دادگایە زۆر میهمە سەنجی کورد تێڕوانینی کورد بۆ شێوازی کاندیدکردنی ئەندامانی ئەم دادگایە و شێوازی بڕیاردان لەو دادگایە بەڕاستی ئەمە هیچی کەمتر نییە لەوەی کە بودجا کە چەند مانجێکە کورد و نوێنەرانی کورد خەریکین بۆی ئەم گۆڕانکاریانە گۆڕانکاری زۆر جدین بەداخەوە دەڵێم هەرێمی کوردستان بۆ ئەم گۆڕانکاریە جدیانە وەک پێویست ئامادەنیە ئامادەنیە لە چ ڕوویەکەوە یان لەناو لەوەی کە لە نێو خۆی خۆمان کێشەمان هەیە تێڕوانین و مامەڵەمان لەگەر بەغدا بە ئەجندای جیاجایە تا ئەمە دەتوانم بڵێم لە هەموو خولەکانی پێشتری ئەنجومەنی نوێنەرانی عراق زۆرێک لە هەماهەنگی لە نێوان فیدراسیۆنەکانی فراکسیۆنەکانی کوردستانی هەبووە لە بەغدا ئەم جارە فیدراسیۆنێک نییە بۆ کۆکردنەوەی فراکسیۆنەکان یعنی شێوازێک ئەوەیە کە بێ ئەمە هەمومان دەزانی جاران مثلەن لەوێ سەر کۆمار دەیتوانی لە سەردەمی خوارێ خۆشببوو مامزەلال ناوناوە سەرجەم فراکسیۆنەکان کۆکاتەوە یان فراکسیۆنە کوردستانیەکان هەبوو ئێستا تێڕوانینی جیا هەیە بۆیە ئەم ڕووداوانە بە تایبەتی شەوانی کە ئاماژەمان پێکردن بە خێرایی دەڕۆن هۆکارن جگە لەوەی کە بەشێکی کێشەکانی خۆمان جاران لە هەرێم شانازی دەکرا دەمانگوت لێرە چەندە کێشەمان هەبێ بەڵام لەودی و هەمرین کورد یەکریزە ئێستا بەداخەوە ناتوانانی شانازی بەوەی جارانەوە بکەین لە بەروێمە بەشێکی کێشەکانمان ئێستا لە بەغداشن بە تایبەتی لە نێوان نوێنەرانی کورد لە بەغدا بۆی بە پەرتەوازی دەچین موازەهی ئەم گۆڕانکاریانە دەکەین بە پەرتەوازی ڕوبەڕووی ئەم هەموو گۆڕانکاریانە دەبینەوە کە بەشێکی تا ئێستاش لە قازازی کورد نییە دەست خۆشکاگیوات دێمە خزمەتەوە کاک محسین عوسمان جەنابەت هەم پەرلەمانتاری پێشووی عراقی هەم کادری باڵای یەکێتی نیشتیمانی کوردستانی بەڕاستی هەم سیاسەتی پەرلەمانتاریت بینیوە لە بەغداوە جموجوڵەکانی پەرلەمانتاران و سەرجەم فراکسیۆنە جیاوازەکان لەوێ بە کوردستانیشەوە و هەم سیاسەتی یەکێتیش تا ڕادەیەک ینی دەزانیت کە چۆنە ئاراستەکانی ئەوەی کە پێویستە لە ئێستادا لە سیاسەتی لایەنەکانی هەرێمی کوردستاندا هەبێ بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە بابەتێکی جەنابتون خوێنێتەوە کە باز لە عەقلانیە دەکات ئەمە تا چەند گرنگە ئێمە ئەتوانین لە ئێستادا بە عەقلانیەت بڕیار بدەین لەسەر پەیوەندیەکانمان لە بەغداوە ئەو گۆڕانکاریانی کە دێنە پێشەوە یاخود نەخێریێشتانە بەڵێ لەسەرەوە زۆر سپاس بوو ئێوە و بوو بینەران بەڕاستی ینی گورتترین پێناسەی سیاست هوەری تواناکانە کە دەتوانێت چی بکەی ئەوە سیاستە ئەویتر ئینسان دەتوانێت خەوم ببینیتن و هەمیشە لە مێژوودا هەمیشە دەرفەت هەیە دەرفەت بۆ ئاستی تاک هەیە بۆ ئاستی کومەلگا هەیە بۆ دەوڵەت هەیە بەڵام ئەو کومەلگا چەند زیندووە بتوانیت ئەو دەرفەتە بەکار بینیتن قۆناغی یەکەم قۆناغی دووەم دەتوانێت دەرفەتە بەردەوامی پێ بدەن مەسەرەن شەری جیهانی یەکەم شێخ محمود توانی دەرفەت بەکار بین بەڵام نەیتوانی بەردەوامی پێ بدەن شەری جیهانی دووەم قازی محەممەد دەیتوانی دەرفەت بەکار بینی محابات بەڵام نەیتوانی بەردەوامی پێ بدەن ئێمەش ئەنجامی شەری سار لە نێوان هەردوو بلۆک هەرێمی کوردستان دروست بوو دەرفەتمان بەکارینەوە بەڵام ئایا بەو عەقلێتە دەتوانین بەردەوامی بەو دەرفەتە بدەین چونکە ئێمە لەگەڵ بەغدا حتا ئێستا بەداخەوە هەم ئوپۆزیسیۆنین هەم بەشدارین بەغدا ناوەندێکی زۆر گرنگە ناوەندێکی گرنگی ناونەتەوەیە ناودەوڵەتیە بەڵام لەو ئاستەوە لەو سنگەوە لەو گرانیەوە ئێمە مامەڵەمە لەگەڵ بەغدا نەکردووە و هەمیشە کورد چاوی لێیە بەغدا لاواز بیتن بەڵام کورد چاوی لێ نییە خۆی بەهێزکەتن دەبێت کورد هەمیشە خەون بەوە نەبین بەغدا لاواز بیتن هەمیشە هێزکەت ئەو بەهێز بیتن بەڕای جەنابەت بەغدا قەت لاوازە بێت چونکە بەغدا دەوڵەتە و ئێمە دەزانین ئێمە چوارچێوەیەکی فیدرالی لەو دەوڵەتەیە ینی لە ڕۆژهەڵاتی ناوین بەگشتی ئێستا هەم ڕەوشی تورکیا ئالۆزە هەم ڕەوشی ئیران ئالۆزە هەم ڕەوشی عێراق و سووریا و وڵاتەکانی تر ئالۆزە بەڵام کورد بۆ پێشوەخت ئەم حساباتە هەبووە پێشوەخت کار بکەتن بۆ ئەوەی لە بەغدا لە چه ڕوانگەیەکە ماوڵە لەگەڵ بەغدا بکەتن ئایا کورد بەشدارە لە بەغدا یان کورد ئۆپۆزیسیۆنە لەگەڵ بەغدا کورد خۆیەکلا نەکردووە حتا ئێستا یعنی ئەم ڕوانگەیەمان ڕوون نییە ئێمە تا ئێستا ڕوون نییە و ئەحمەدی خانی پێش 329 ساڵ دەڵێت گەردی هەبوونەمە ئیتفاقێک کەواتە کێشەی ئیتفاق لە ناو کووردا کێشەیەکە پێش 329 ساڵ ئەحمەدی خانی لە مەموزین باز دەکەتن کورد ئەگەر یەکەم جا خەمی کورد یەک بیتن ئارمانجی کورد یەک بیتن وەک چۆن وەختی خۆی دوای 88 بەرەی کوردستانی دروست بوو لە ئەنجامی پێشکەوتنی قۆناغێکی مێژوو وایکە کە کورد یەک بگرن ئێستا قۆناغەکە بەرەو ئەو ئاستا دەچێت کە کورد یەک بگرن ئەگەر کورد ئەم ڕوو یەک نەگرن کورد دەتوانن بەیانی یەک بگرن چونکی ئاستی
پێشکەوتنی کۆمەڵگە لەو ئێستاکە دەدەژین بەڵێ. گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وا دەکەن کورت یەک بگەن ئەگەر کورت نەیەکری نەگرن دەبێت کورت گلەی لە خۆ بکەن پێش ئەوە گلەی لە ئەوی بەرامبەر بکەن لێرە مەسئولەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەردەکەویتن بەڵێ. یەکێتی نیشتیمانی کوردستان هەم هێزێکی نیشتیمانیە و هەم هێزێکی عقلانیە هێزی نیشتیمانی دەبێت باجی هەر چۆر پارچەی کوردستان بدەن و هێزێکی عقلانی دەبێت تحملی زیاتر بیتن هەمیشە بەرهەمی عقل بە یاواشی دێتن یعنی ئەوروپا 500 سال حرەکەی عقلانی بەردەوام بوو حتا گەیشتە ئەم قۆناغە ئەم ڕەوشەی ئاڵۆزە تەنیا ئەم هێزی کوردستانی هەر چۆر پارچە ئێکەتی ئەو توانای هەیە چونکی ئێکەتی سەربازگەیەکی کادرێکی زۆر باشی هەیە کە دەتوانێت ئەو کارە بکەن و هەمیشە حرەکەی مێژوو دەرفەت دێنتە پێشەوە بە تێگەیشتنی من ئەگەر ئێستا ئێکەتی بە شێوەیەکی عقلانی تر ڕفتار بکەن لەگەڵ بەغدا و ئەو شتانەی کە ئێکەی دەتوانیت بیکەن بخۆی بکەن پێش ئەوە گلەی لە پارتی بکەن ئەوان لە بەغدا بکەن یان لە سیاسی بکەن لەبەرەوە ئێمە لەبەر تاقیگەیەکی یان ئەزمونێکی مێژووی زۆر گرنگین کە چۆن دەتوانین ئەو مەرحلە مێژووە ئاڵۆزە بچینە قۆناغێکی تر ئێستا گۆڕانکاریە کە بچینە قۆناغێکی تر یعنی قۆناغی پێش کۆرۆنا و قۆناغی دوای کۆرۆنا نەکی کورد دنیا هەموو و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە بەردەم قۆناغێکی کە بچتە قۆناغێکی تر بجو ملەتی زیندوو دەتوانانی خۆی ئامادەکەت بە ئاسانی بە ڕێگەی کورد بچتە قۆناغێکی تر بەڵام ملەتی مردوو دەتوانێت هەمیشە بیان و بێنێتن کێمە ناتوانین بچینە پێش بەڵێ دەست خۆش کاک محسین دێم و خزمەت جناب کاکیوە ینی جەنابەت ئاماژەت بە چەند خاڵێکی گرنگ کرد کە ئێستا لە عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە نێوان لایەنە سیاسەکانی عێراق بە شیعە سوننە و کوردیش لەگەڵیدا ینی گفتوگۆیەکی زۆر چڕوپڕ هەیە و بەرکەوتنیشی زۆر بەردەوامیشێ لە نێوانیاندا بۆ ئەوەی کە دانوستان بکەن لەسەر دەستکاریکردنی بە دیاریکراوی وەکو جەنابەت دوتت هەندێک لە مادەکانی بۆ نمونە پرۆژە یاسای دادگای فیدرالی بۆ نمونە بودجە بۆ نمونە هەڵبژاردنەکان کە ئێستا لە پێشمانە ئێمە لە بەغدا توانیومانە بە ئاسانی دانوستان بکەین لەگەڵ لایەنەکانی شیعە و لایەنەکانی سونە بۆ ئەوی کە ئەو داخوازیانەی هەمانەوەکو کورد جێگەی بکەینەوە لە ناو ئەم پرۆژە یاسا گرنگانی کە هەیە و ئەو شەڕی کە لەسەرمانە بیکەین لەوێ کردومانە یاخود هێشتا مقەسری نێمەوەکو لایەنە سیاسی کوردیەکان شەڕەکە کراوە بەڵام شەڕەکە تۆوەکەوەیە بسیتە نێو جەنجێک کە وەک پێویست فیشەکت پێ نەبێ ینی لایەنە سیاسەکان هەر یەکە و بە ئەجندای خۆی چۆتە ناو شەڕەکە کە ئەمەش زۆر خراپ سوء استفادەی لێکراوە لەلایەن بەرامبەرەوە مەسەرەن دەبینین جاران ئەگەر بین پێشساوی خۆمان لە کابینەکانی ڕابردوو زۆربەی کابینەکانی بەغدا لە کوردستان و هەرێمی کوردستان مەطبەقەکەی بۆ دادەمەزرا پێک دەهێنرا لێرە ڕۆلی کورد ڕۆڵێکی زۆر ئەکتیڤ بوو لەو مەسەلانە بەڵام ئێستا تەنانەت دوایین کابینە نیو سعات لەسەر نیو کاتژمێر لەسەر کورد نەوەستانەوە بوو کۆبوونەوە لێرە بوو لایەنە سیاسەکان کە سەردەمی کابینە عبادی یعنی ئەمە نیشانەی ئەوەیە بەڕاستی ئێستا کورد وەکو سەردەمی 2004 و 5 و دواتریش ئەو سنگەی نییە لەوێ بەشێکی پەیوەستە بە خودی کورد لەبەرەوەی بە ئەجندای جیاواز بە ئەجندای حزبی هەر یەکە و لە دەرگایەک بۆ ئەو گفتوگۆیە دەسێت ئەمە شوای کردووە کە لایەنەکانی بەرامبەر سوء استفادە لەوە بکەن ئەجینا دەڕێم ئەمە هەردی قەت بدەین لە ساڵی ئەم ساڵ یەکێتی نیشتیمان چەند جار شاندی چۆتە بەغدا پارتی بەجیا چەند جار چووە تەنانەت کە دەرچن زۆر زاریش لەسەر حسابی یەک دانووسان لەو مەسلەیە دەکەن ئەنی شاندی هاوبەش نییە بۆ نایەن ئەو شاندە هاوبەشەی کە دەسێت گفتوگۆ لەسەر بودجە دەکات کە جێگیری سەرۆکی حکوومەتە سەرجەم پێکەینەرەکانی حکوومەت تێدا بەشدارن بەڵام بۆ گفتوگۆ سیاسەکە بەجیا دەسن یعنی ئەمە پرسیارێکە بەڕاستی بۆ لایەنە سیاسەکان لە خۆیان ناکەن بەڵام ینی کاگیوە ئێستا جەناب دۆکو ئەندامی مەکتەبی سیاسی حیزب زەحمەتکێشانی کوردستان ئێمە گەر لایەنی پەیوەندی نێوان لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستانی ژوەرگرین خۆیانی دروستە هەر لایەنێک بتوانێت پەیوەندیەکانی خۆی لە ئاستی حیزبیا بەرەو پێشەوە بەرێت بۆ ئەمە بۆ عێراقیش ینی بە هەمان شێوەیە واردە بۆ نمونە هەم پارتی هەمێشێتی کاتێکە دەچنە بەغدا پەیوەندیشی دۆستانە لەگەڵ هەریەک لە لایەنەکانی شیعە و سوننە دروستکەن دوجار ئەمە بە بەرژۆندی کورد ناشکێتەوە یاخود ئەمە زەرەرە بە جەناب دەیبینی من گوتم لایەنی بەرامبەر هەوڵ دەدات درز بخاتە نێوان لایەنە کوردستانیەکان و درزەکەش هەیە ینی هەر پێویستی بۆ نیە ئەو کار بۆ ئەو درزە بکات سوودیان بینیوە لە درزەکە زۆر سوودیشی بینەوە ئەو درزە هەیە خۆما دەزانین پەیوەندی یەکێتی و پارتی وەکو دوو هێزی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان پەیوەندیەکە
جێگەی گلەیە جێگەی تێبینیە جێگەی ئەوەیە کە تۆ بەڕاستی ئێستا ئینتیقادی بکەیت لەسەر ئەوەی کە دەکرێت ئەو پەیوەندیە باشتر بێ بۆی لە دەرەوە بە تایبەتیش لەگەر بەغدا بتوانین بە سەنگێکی سیاسی باشتر بکەوینە ناو گفتوگۆکان یعنی لەوەدا دەڵێ من تێبینی و ڕەخنەکەم لەوەیە کە ئەم درزەی کە هەیە لە نێوان ئەم دوو هێزە لەلایەن لایەنە شیعەکانەوە زۆر بە تایبەتیش لایەنی شیعە چونکە دەزانین ئێستا لایەنی کاریگەر و زۆرینە لە بەغدا شیعەیە نەک سوننە لەوێ دەر هەربینیشمانە یان لە زۆربەی بە دەرچواندنی بڕیارەکاندا ینی باەخیان بە کورد نەدا و توانیانەخوایانمانە یاسای پڕکردنەوەی قەرزمان هەیە ئەگەر کورد بێکەوە با یەک ڕوئیای سیاسی هەبا بۆ ئەم پرسا ئەمما بەبێ کورد تێنە دەپەڕی ئێستاش هەمان مەترسی هەیە بۆ زۆر جار قسە فڕە دەدرێ تەنانەت یاسای بودجەش بە هەمان یاسای پڕکردنەوەی قەرز بە زۆرینە و کەمینە تێپەڕێ بۆیە کورد پێویستی بەوەیە کە بەیەک بەرنامەی کارنامەی سیاسی هاوبەش بسێتە ناو ئەو دوو گفتوگۆیانە بەڵام بەداخەوە دەبینین کێشەکانی ئێرە هەرێمی کوردستان ڕنگدانەوەی لەسەر گفتوگۆکان لە بەغداشەوە هەیە ئەجینا پەیوەندی سیاسی بۆ هەر هێزێکی سیاسی پەیوەندیەشی مەشروع ئەتۆ پەیوەندی بکەی لەگەر لایەنەکانی تر وەک چۆن لێرە پەیوەندی مەشروع لە نێوان لایەنە کوردستانیەکان هەیە تۆ بە هەماشت لەبەری بەشێکی لە پێکهێنەری پرۆسی سیاسی لە عراق تەبیعیە هەر یەک لەو لایەنە سیاسیانە پەیوەندی تایبەتی خۆیانە بێ بەڵام با ئەوە لەسەر حسابی سەنجی کورد نەبێ کە بەداخەوە ئەو ساڵ وا هەست پێ دەکرێت ینی ئەوکو باکووری دەڵێ پێنگاف سەنجی کورد لە بەغدا لاوااستر دەبێت باش دەست خۆشکاگیوە کاگێ محسیانی بۆچی وەکو کاگیواڵێ بێ نیگەرانی هەبێ بەرامبەر بە پەیوەندیەکانی یەشێتی و پارتی و ئەمە بێتە هۆکارێک بۆ ئەوی کە کاردانەوەکان لە بەغدا بەرامبەر بەم ئەگەر ناتەبایی ناوبنین ئەگەر نایەک ریزی ناوبنین لە نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان ئەوان بتوانن سوود ببین لەم درزە ئەگەر ئەو عقلانێتی جەنابەت باسی دەکەی بۆ نمونە ئەگەر یەشێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕێچکەی عقلانێتی گرت بێتە بەر بۆ نەیتوانێت لە ناو هەرێمی کوردستان سوودی لێ بینێت و تا ڕادەیەکیش توانیوەتی پەیوەندەکانی پێشوا لەگەڵ لایەنەکان بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان زۆنی ئێمە لە ناوچەیەک دەژین کە ئەو ناوچە زۆر گرنگە بوو کەسی یەکەم یعنی کەسی یەکەم کە کاریزمای کەسی یەکەم زۆر گرنگە لە بوو ناوچەیە یعنی هەر مردنی حەزرەتی محەممەد دوای ئەوە شەڕی ڕەدە دروست بوو مردنی لینین بلوکی ڕۆژهەڵات تێکشوو مردنی بارزانی پارتی پورت و بڵاو بووە و پارتیگەل چێ بوو مردنی مامجلال یعنی فراکی زۆر بۆشایەکی زۆر دروست کرد هەم لە ناو یەکەتیدا هەم لە ناو کورددا هەم لە ناو عێراقدا یعنی مردنی مامجلال جۆرێک لە مردن دروست کرد لە نێوان پەیوەندی لە نێوان بێکاتەکانی عێراق مەبینی شیعە و سونە و کورد ئەوە تەسیرێکی زۆر گەورەی کرد حتا لە ناو ئێکەتیدا فیگورێکی تر پەیدا دەبێت ئەو فیگورە بتوانیتن ئەم هاوسەنگە ڕاگریتن مثلا کەسێکی وەک ناپلیۆن توانی شۆڕەشی فەڕەنسی ڕاگرتن کەسێکی وەکی بسمارک توانی ئەڵمانیا بکاتە یەک بەڵام کەسێک بوو لە تەوقیتێک پەیدا بوو لەسەر ئاسێک بوو توانی ئەو ڕۆلە ببینیتن ئێستا ئێمە چاوەڕێی قەهرەمانی دەکەن قەهرەمانێکی کاریزما بتوانیتن ئەو ڕۆلە ببینیتن نییە ینی بەڕای جەنابەت لە هەرێمی کوردستانە وڵی لەوانەیە ئێستا لە ناو ئێکەتیدا هەبێتن بەس ئەگەر تو ئێستا ناو بڵێ لەوانە بتە ڕکلام ئێستا مەسەلەن لە هەولێردا ژوورێکی هاوبەش نییە ئەو ژووری هاوبەش چۆن ڕفتار لەگەڵ بەغدا بکات و هەروەها لە بەغداژی ژوورێکی هاوبەش نییە کە ئەندام پەرلەمان فڕاسیۆنەکانی کورد لە بەغدا پێویستیان بە پرسیارێک پێویستیان بە کێشەیەک بیتن یعنی مەرجعێک نییە لە بەغدا بچنە لای ئەوان بڵێن مەسەلەن لەسەر بودجە زۆر پرسیار دروست دەبێت زۆر دیالوگ دروست دەبێتن بەڵام دەبێت بودجە هەر فراکسیۆنەی پەیوەندی بە مەکتەب سیاسی خۆی بکات لە جیاتی ئەوە ژوورێکی هاوبەش هەبێت ژوورێکی نیشتیمانی هەبێت وەختی خۆی لە ئیتالیادا بەرەی نیشتیمانی کرا بەرەی سیاسی کرا بەرەیەکی نیشتیمانی ئێستا کورد پێویستی بە بلوکێکی نیشتیمانیە کە بلوکێکی نیشتیمانی پێک بێتن لە خەڵکی تەکنۆقرات شەرتنە لە خەڵکی حزب بیتن خەڵکی سیاسی خەڵکی تەکنۆقرات بیتن کە بلوکێک وەچ ئەزمموی ئیتالیەوە بوو ئەزمموی ئیتالیا زۆر تێکچوو بەڵام بلوکێکی نیشتیمانی دروست کرد لە خەڵکی تەکنۆقرات توانی بچنە قۆناغێکی تر ئێستا ئێمە لەو مەرحەلەیە کە بلوکێکی نیشتیمانی دروستکەین خەڵکێکی توانە بتوانێت لەو ئاستە بیتن ئاستی ئەم قۆناغە بیتن کە ئەو قۆناغە بەرەو ئاسێتی دەست پێشخەری ناکە بۆ دروستکردنی ئەو بلوکە تەکنۆقراتی کە جەناب دەڵێ یعنی پێویستە یەکەتی ئێستا ئەو بلوکە دروستکەتن چونکە ئێمە دەزانین لە قۆناغێکدا یعنی باشترین قۆناغی کێگرتن بوو بەرەی کوردستانی بوو حتا نۆتۆ دوو
ئێستاش ئێکەتی دەبێت ئەو ڕوولە بینتن کە چۆن لە ئیتالیا بلوکی نیشتیمانی چێبوو لێرەش بلوکێکی نیشتیمانی چێبیتن خەڵکێک لەو ئاستە هەم لەگەڵ بەغدا هەم لە لاوانەکانی ترژی ئێمە دەزانین لە کومەلگای قەبیلەدا خەڵکە شەڕ دەکات کەربوو کینوخوی بەتاڵ دەکات بەڵام لە ئاشتیدا پێویستی بە زگێکی گەورەیە بۆ ئەوی تحملی بەرامبەر بکەن دەبێت ئێکەتی زگی گەورە بیتن زگی گەورە نبیت تحملی ئەم هەموو کێشانە ناکەتن جا لەبەرەوە ئەمە لە ینی کوڵیندا ئێستا لە ئەم مەرحەلەیە کەشتێک سەر دەکەویتن ئەو سەرکەوتنە بەڕاستی مەسئولیتێکی مێژوویەکی نیشتیمانی کوردستانە بۆ هیواین کە ینی ئەو هەنگاوە بنرێت کاگیوە ینی بۆ نمونە جەنابەت هەمووکو سیاسیەک هەمووکو چاودێرێکیش بەسەر ڕەوشی سیاسی لە هەرێمی کوردستان ینی زۆر گرنگە هەموو جارێکانی تەشی دەکرێتەوە کە دەبێت ئێمە لە ناوخۆی خۆمانە بەرەیەکمان هەبێت وەکو کاک موحسینەڵێت یاخود بۆ نمونە بۆردێکمان هەبێت یاخود ژوورێکمان هەبێت یاخود ئەنجومەنێکمان هەبێت بۆی کە بتوانین هەم ڕاوێژەکان لەوێ ڕووپڕ کرێت هەم بەرژەوەندی نیشتیمانیەکان و ئەو هێڵە سوورانەی کە ئێمە نابێت لەیلابین لە هەرێمی کوردستان بەرامبەر بە مەترسیەکان کە ڕوبەڕوومان دەبێتەوە لەوێ دەبێت بڕیاری لەسەر بدرێت ئەمە بۆ دروست نەکراوە بۆ نەبووە چێ هۆکارە ئەگەر ئەمە هەبێت ئێمە دەتوانین لەگەڵ ڕەوڕەوە خێراکانی گۆڕانکاری لە عراقدا بتوانین ئێمەش بە هەمان شێو خۆمان بگونجێنین زانی بۆ ئەزمونێکی سیاسی بۆ ئێمە کە هێشتان قۆناغی ڕزگاری نیشتیمانیمان بە تەواوی نەبڕیوە زۆر گرنگ بوو ئێمە دەست بە میکانیزمی بەری کوردستانیەوە بگرین بەڵام زۆر پەلەمان بوو دوای هەڵبژاردننی 92 نۆزدەی پێنجی 92 کە دەرەنجامی هەڵبژاردن دەروە یەکەم شت کە کرا بەری کوردستانی هەڵۆشێنراوە بۆ ئێمە زۆر گرنگ بۆ کاتە ئەو بەرێوەکو میکانیزمێکی سیاسی بمێنێ ئێستاش نەچووە بچێ قسەکردن لەسەر ئەنجومەنێکی سیاسی ئێستا جەدەلێکە لە نێو هێز و لایەنە سیاسیە کوردستانیەکان کە ئەو ئەنجومەنە سیاسیە نەبەدیلی دەستگا تەشریعی و تەنفیزیەکانە بەڵام هەیئەتێکی سیاسیە کە لایەنە سیاسیەکان دەکرێت لە چوارچێوی ئەو ئەنجومەنە کۆ بکرێت و ئێستا جەنابتان و پرسیارەتان لە کاک موحسین کرد بۆ پێکە هەم پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ خۆشی کادیرێکی دیاری یەکێتی نیشتیمانی کوردستانە من ئەو پرسیارم لەبەر پرسێکی باڵای ئەنجومەنی باڵای یەکێتی کرد ئەو ڕۆژە لە مناسبەیە کە لە سلێمانی کرا گوتم بۆ ئێوە ئەو ڕۆڵە نابینن باس لە ئەو بێسەروبەری و پەرتەوازەی نێو ڕیزی ماڵی کوردی کرا دەردەدڵی کە دادەنیشن دوو سیاسی لەگەر یەکتر وتم بۆ ئێوە ئەو ڕۆڵە نابین وەڵامیشی بوو گوتی کەس ئیسیزابە ناکە بۆ پەیامەکەی ئێمە گوتم لایانی کەم ئەو هۆڵی ئێستا ئێمە لێ دانیشتون خەڵکی تێدایە مەسەرەن ئەوە جەنابتان یەکێتی خەڵکی گۆڕان ئەوانەی لە گۆڕان ناڕازین دا ئەو سێ هێزە لە سلێمانی کۆ ببنەوە لانی کەم پرسوڕا بە یەکتر بکەن لەو وەزعی دەست پێشخەری هەبووە لە ڕابردوودا بەڵام تۆ ینی پێدوانێت دەست پێشخەرەکان زیاتر وە جدیتر بن لەو پێم وایە ئێستادا لە هەموو کات زەڕۆرە کورد میکانیزمێک کە هێز و لایەنە سیاسیەکانی تێدا کۆ بکرێتەوە کە باسم کرد زۆر زار ئەم پێشنیارە تەعن دەکرێت بەوەی کە ئەوە بەدیلی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەو بەدیل نییە ئەزمموی زۆر وڵاتان بەڕاستی ئەو هەیئەتیان هەیە مەسەلەن تورکیا مەجلیسی ئەمنی قەومیان هەیە ئەمریکا هەیەی یعنی زۆر لە وڵاتان کە 300-400 ساڵە دەوڵەتن ئەوانە ئەم ئەنجومەنیان هەیە ئەم ئەنجومەنێکی ڕاوێژە ئەم ئەنجومەنە بڕیار نادا مشۆرەتی پێدەکرێت لە حاڵەتی بوونی خلاف لە بینی دوو هێزی سیاسی لە سوارچێوی ئەو ئەنجومەنە دەکرێتەوە خلاف بەریەکەوتن لەگەڵ کارەکانی پەرلەمان بەریەوە بڕیار بەدەست نیە باشە لە ئێستا ینی پەرلەمانی کوردستان ناتوانێت ئەو ڕۆڵە بژێڕێت کاگیوە بەداخەوە بەڕاستی پەرلەمانی کوردستان بە بەرنامە ڕۆڵی هەتادێ کەم دەکرێتەوە بە بەرنامە من وا دەڵێن چکە بەڕاستی ینی خۆی ڕۆڵی گەورەترە لەوەی گەورەترە بەڵێ پەرلەمان وەکو کە ئەو دەسەڵاتەی هەیەی وەکو باڵاترین دەسەڵاتی یاسادانان و ڕقابی لەسەر هەیئەتی تەنفیزی ئێستا ناتوانێت ئەو دەورەی خۆی ببینی خۆمە زۆر زار لە زاری سەرۆشی پەرلەمان یعنی گوێبیستی ئەوە دەبین کە بەڕاستی وەک پێویست ڕۆڵ نادرێتە پەرلەمانی کوردستان ئایا تۆ ببینە لەو هەموو گفتوگوانەی کە ئێستا هەرێم لەگەر بەغدادێکە ڕۆلی پەرلەمانی کوردستان چی بووە باشە کاگیوانی منیش دەپرسم ینی ڕۆلی پەرلەمانی کوردستان خۆی چی بووە گرنگە کە بوو کارانی خۆیەسە کە بۆی دیاریکراوە لە چوارچێوەی یاسادا خۆمانی چکە هەڵبژێردراوی گەلن بەڵام ینی زۆر جار دەپرسرێت و دەوترێت ئەگەر ئەنجومەنێک پێک بهێنرێ بەو شێوەیە غێر دەبێت ینی کەسە باڵا دەستەکانی لایەنەکانی تێدا بن خۆ ئەگەر کەسەکانی خوارەوەی تێدا بن باوەڕ ناکەمەوە قووەتەی هەبێ وایە دەبێ ئەو ئەنجومەنە لەسەر ئاستی بەرپرسی یەکەمی هێز و لایەنە سیاسەکانی کوردستانی بێت و دادەنیشن دوو ئامانجی زۆر مهم دەتوانن بپێکن یەک
ئەو ساردیەی لە نێوان هێز و لایەنە سیاسەکانە ئەو کاتە نامینێ لە بەرەوەی کۆبوونەوەی دەوری نێوان هێزەکان دەکرێت ینی ئەو ساردیە وەلا دەندرێ و نامینێ دووەم بڕیارەکانی وەکو ڕاوێژ پێدەکرێت بۆ حکوومەت و پەرلەمانی کوردستان ینی بڕیاری مولزەم نابێت بۆ پەرلەمان بۆ حکوومەت بەڵام وەکو ڕاوێژ مشۆرەتی پێدەکرێت ئەکاما زۆر گرنگە ئەنی ئەو گلەیەکە ئەو دەردەڕێکە ئێمە هەمیشە دەیکەین دەڵێن کورد یەک ریز نییە تەبانیە بە ئەجندەی جیاواز مامەڵە لەگەر قەیران و پرسە جیازیەکان دەکا ئەو کاتی دەتوانین ئەمە چارەسەر بکەین ئەمە زۆر گرنگە ینی دەکرێت بەداخۆ پێشتر کە پێشنیار دەکا بەشی ئۆپۆزیۆن دژمن پیانوا بوو ئەوە بۆ ئەوەیە کە بەڕاستی ئێمە مەسیشی تەشریع و تەنفیزی ینی بەو شێوە تەعەن دەکرالەوە بەڵام ئەمە وانی دەرکەوت کورد پێویستی بە ئەنجومەنێکی سیاسیە بۆی بتوانێت لەو ئەنجومەنە ینی بەدەر لە هێزە باڵا دەست و دەسەڵاتدارەکان هێزەکانی تریش دەتوانن ینی مشۆرەتیان پێ بکرێت ڕێیان بگیرێت دووش دەتوانن ینی قەزاوت بکەن لە بینی ئەو دوو هێزەی کە کێشیان هەیە سبەی ڕۆژێ قسە بکەن کە هەر لایەنێک کە نایەتە پێش لە پرۆسە سیاسەکان دەیوێ ئینفراد بکات ڕێی بدا ڕخنەی لێ بگرێت لایەنەکان جزانن کە چێ نایەتە پێش و چێ ناوێت یەکریزی و تەبایی لە نێو هێز و لایەنە سیاسی کوردستانیەکانە بێ بۆیە بەڕاستی من زارش کە زەخت لەوە دەکەمەوە کە کورد پێویستی بە هەیئەتێکی سیاسیە کە شخصە کاریگەر و کەسەیەکە مەکانی هێز و لایەنە سیاسەکان تێیدا تەمسیل بکەن گرنگە دەستخۆش کاگێ محسین ئەمێ تۆزە بچمە سەر بابەتی بەغدا و ئەو جوڵانی کە هەم زۆربەی لایەنە سیاسەکان لەوەیکەن بە دیاریکراوی شیعە و سونە و هەیئەی پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چکۆ بە حکمی جەنابەت پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی عێراقی و زۆرێک لە یاریە سیاسەکانت لەوێ بینیوە و دانوستاندن و ئەو بابەتانی کە پەیوەندی هەبووە بە مافەکانی کورد و داکۆشیکردن لەسەری یعنی ئەو بەشێک بوون لەوەی کە هەندێک ماف بەدەست بێنن و هەندێکیش نەتانتوانیوە ئێستا هەر گۆڕانکاریە کە لە بەغدا ڕوو ئەدات ینی ئەمانە ئەگەر ڕوو بدەن کورد ئەکەوێتە کوێ ئەو گۆڕانکاریانەوە کورد ئەتوانێت بەپێی یاسا و دەستوری چەسپاوی عێراق داوای مافەکانی خۆی بکات یاخود نەخێر ئەمەشیان ناتوانێت بکات بە هەندێک هۆکارەوە ئەگەر نەتوانێت هۆکارەکان چین جەناب دەگەر ئاگاداربیتی ینی ئێمە لە ناوچەیەک دەژین قانون ئەن یاسا تەنیا لەسەر کاغەز هەیە مثلا مادەی 140 لە دستوری عێراقدا دەبات سیوهەیەکی 2007 چارەسەر ببە یعنی ئەو دو ساڵە چارەسەر ببە بەڵام ئەم چەند ساڵ چوون چارەسەر نەبوو و لە دەستوردا زۆر شت هەیە مافی کورتێدا هەیە لە دەستور بەڵام جێبەجێ ناکرد مثلا بودجە هەموو ساڵێک دەنگ دەدەرێتن یعنی حسای بودجەی هەرێمی کوردستان دەنگ لەسەر دەبتە یاسایەک بەڵام جێبەجێ ناکرێتن یعنی کێشەی ئەم ناوچەیان کێشەی عێراق بەگشتی پەرلەمان بەواتای دیالوگ دێت بەڵام ئێمە نەگەیشتینە ئاسێک بڕوان بە دیالوگ هەبێتن یعنی پەرلەمان زیاتر وەک شێوەیەکی دیکور بەکاردێتن ئێمە دیتن لە هەولێر پەرلەمان داگیر کرا لە بەغدا پەرلەمان داگیر کرا لە تورکیا 80 ئەندام پەرلەمانی کورد بوون دەرکران لە پەرلەمان کەواتە لەو ناوچەیە پەرلەمان ملت نەگەیشتنە واستا کە بە ڕێگەی دیالوگ چارەسەرکەن بەڵکو لە پشت دەوڵەت ئەن لە پشت حکومەت هێزێکە پێ دەڵێن هێزی قۆڵ ئەن دەوڵەتی قۆڵ ئەو حکم دەکات بەسەر لە تورکیادا هێزی قۆڵە حکم دەکەن لە ناوچەوەشدا هێزێکی قۆڵ لە پشت پەردەیە حکم دەکات ئەوانی تر کومەڵە فیگور ئەمە بۆ عێراقیش هەمانیشتە طبعا بە عێراقیش هەمان شتە کە لە پشت پەردە هەندێک هەنە حکم دەکەن ئەوانی تر کومەڵە فیگورن لەوێ ئەوە دەکەن ینی کاتە ڕۆڵی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ینی ڕۆڵێکی وەها نییە کە دیار بێت بۆ ئەوە ینی لە 2005 حتا ئێستا وە کوردستان لە 92 حتا ئێستا پەرلەمان هەیە هیچ هەنگاوێک چوینە پێش هیچ هەنگاوێک نەچوینە پێش چونکە لە ئێمە پەرلەمانمە دروست کرد بەوەی بە خەڵک بڵێن پەرلەمانمان هەیە بەڵام ئەو شتێک کە پەرلەمان لەسەر دروست دەبیتن ئەو فەلسەفە و هزرە و کە پەرلەمان لەسەر دروست بیت لەناو نەمانتوانێت بچتە ناو کومەڵگا بچتە ناو حزبەکان بچتە ناو تاکی کورد بۆ ئەوەی بتوانیتن تقبل یەکتر بکات یعنی هەو قبولکرد یەکتر بکەن بۆ ئەوەی بتوانیتن دیالوگ وەرگرتن بەڵام لەناو ئێمەدا ئەو شتە دروست نەبووە زیاتر ئێمە لەسەر ئیدعا دەژین ئێمە ئێستا لە مەرحەلەیەکین کومەڵە گەنجی زۆر باش هەیە لە ڕێگەی سوسیال میدیا دەرگای زۆر فراوان کرایەوە ئێستا کوردستان لە عەسماندا کوردستانێکی سەربەخویە هیچ سنوورێک نییە پارچەکان نەماون تێکەڵاوێکی زۆر گرنگ دروست بووە نەوەیەکی زۆر گرنگ دروست دەبیتن چونکی هەمیشە نەوە بوونەوە کومەڵگا باشترە لەبەرەوە کومەڵگا بەراو پێش دەچن چونکی هەمیشە نەوەی نوێ باشترە نەوەی کۆن یعنی بەگشتر سەرنەوەکان باشە ئەگەر ببوورە قسەکەش پێ بڕم کاک ماسی من لەسەر ئەوەی کە
نەوەی شوێنوە خجی لە شینە لە عراق دێتە ئاراوە ینی زۆرێک لە سیاسی کوردەکان و زۆرێک لەوانی کێسا لەگەڵ بەغدا مامەڵاکەن ئەم جی لە نوێیەی عرب و لایەنی سونە و شیعە زۆر بە مەترسیە بینن بۆ سەر ئایندەی هەرێمی کوردستان و بۆ سەر ئایندەی فدرالی و بۆ سەر ئایندەی دیموکراسی لە عراق بەگشتی بۆ ئەمەیان ینی تۆ چۆن دیموکراسیات لە وڵاتێک دروست نابێت کە لە سەر سامانی سروشتی دەژیتن دیموکرات لە وڵاتی کە لە سەر باش دەژیتن مەسەن ئەوروپا لەسەر باج هەموو کەس باش دەدات هەموو کەس دەتوانێت بڕیار بدات و دەنگ بدەن لێرە تو لەسەر سامانی سروشتی کەسێک بیرێکی نەوتی هەیە ئەو پارە بە خەڵک دەتوانێت بدات دیموکراتیات مەسەلەی تر کورد لە دستوری عێراقدا هەیە دستوری عێراق بە پێی گەز و مەقەسی شیعە و کورد دروست کراوە یعنی ئەگەر بەیانی لە بەغدا هەر حرەکەی دروست بدات دەڵێ با فدرالیت نمینیتن لە کوردستاندا باش لەوێ ئەگەر دەنگدان کرا ینی ریفراندۆم کرا بۆ ئەوەی دستور بگۆڕن ئەگەر سێ پارێزگا بڵێن ئێمە لەگەل ئەم ریفراندۆمانینین ریفراندۆم واتای نامینیتن کەواتە ئەگەر هەولێر و دوو سلێمانی بۆ هەر ئیستیفتائێک ئەم سێ پارێزگا بڵێن ئێمە دژین یعنی ئەنجامەکە وەک قانون دەبێتە سفر بەڵام خۆخراوتە ئەوان زۆرینە ینی زۆر جا لە نێو پەرلەمانی عراق بینین زۆرێک لە یاساکان بە ئارەزوی خۆیان دەستکاریەکەنەوە دەیانوێ هەمواری بکەنەوە بەڕاستی کێشەکە لە زۆر یاسا لە عێراق دەردەکەون یاسایی باشن هەم بوو کورد بۆ شیعە بوو پێکاتەکانی تر بەڵام جێبەجێ ناکرێن کە یاسا جێبەجێ نەکرێت باش خراپیتن ئەنجام واکێکە لەبەرەوە تو لە کۆمەڵگایەکی ئەساساً بڕۆت بە یاسا نییە ئەگەر بڕۆ بە یاسا بیتن ئێمە لە مەسەرەن شیعە و سونە و کورد حتا ئێستا وەک ناکۆکیت مامڵە لەگەلێک دکرد نەک وەک شەراکەت یعنی ئێمە نەگەشتینە ئاسێک کە شەراکەت لەگەلێک بکەین کە مام جەلال لەوێ بوو هەوڵیدا جوورێک لە شەراکەت دروست بتن لە بەغدا مابینی هەرسێ پێک هات بەڵام مردنی مام جەلال ئەو جۆرە هەوڵە شکستی خوار یانجی لاواز بوو کەس نەهات بتوانیتن ئەو ڕێگە بەردەوام بکەن لێسادا ڕۆڵی سەرۆکایەتی کۆمار چۆنە بە باشێ بین ینی خۆی ڕۆلی سەرۆکی کومار ڕۆلێکی ڕەمزیە بخۆی بەڵام ئەو شتێک کە مام جەلال دەکرد ڕاستە بەس ئەو شتێک کە مام جەلال دەکرد مام جەلال بوو ینی لەبەرەوە کە شتێکی ڕەمزیە عێراق سیستەمێکی سەرۆکایەتی نیە سیستەمێکی فدرالیە ینی لەبەرەوە ڕۆلی سەرۆکی کومار باشە بەس طبعاً کەسێک لە دوای مام جەلال بێتن ئەکید ڕۆلی ئەوە بەرچاو نابیتن بەڵێ دەستخۆش کاگێ هیوا مەسەلەی زۆر جار لە عێراقا بە دیاریکراوی مەسەلەی شەقام ئەو ڕژێنن بەرامبەر بە هەرێمی کوردستان و زۆر جارتوانی وشیانە سوود لەوەی کە بڵێن شەقامی عەرەبی یاخود شەقامی بەغدادی شەقامی باشوور ناوەڕاستی عێراق لەگەڵ زۆرێک لە داخوازیەکانی کوردانین و دەڵێن کورد بارێکە بەسەر بەغداوە ئێمە توانیمانە ئەم تەسەوراتە خراپە ئەم وێنە خراپی کە دروست بوو لەلایەن هاوڵاتی عێراقی بە عەرەب و بە عەرەبی سونە و شیعەوە بڕەوێنینەوە یاخود نەماتوانیوە ئەمە بکەین نا بەتەکی نەتوانراوە بیڕەوێنینەوە ڕۆژ بە ڕۆژیش تۆختر دەبێت دەبینین ینی زۆرێک لەوانەی کە خۆپیشاندانی مەدانەکانی بەغدا و ناوەڕاست و شارەکانی خوارو ینی هەم هاان دەدرێن هەمیش بەڕاستی ئێستا زۆرێک لە تێڕوانین دروست بووە مەسەرەن ئەوەی دوێنێ و پێرێ باسکرا کە تا ئێستا کە یاسای بودجە تێناپەڕێ ئەوە هەرێمی کوردستان هۆکارە کە لە ئاساس داوانە ینی ئەمە بۆ وایە ینی هەم ئەرکەکە بەشێکی لە ئەستۆی نوێنەرانی کووردە لەوێ کە لە پەرلەمانن مەزن بتوانن کە بەشێ لەو ڕاستیانە بۆ خەڵک کۆکەنەوە بەشێکی تقریبن دوێنێ بووە وەڵام لە زۆربەی سەرۆک فراکسیۆنەکان وەڵام دەڵێم لەبەرەوەی ئەم تەعبی ئەو ئامادەکردنی شەقامی عراقی بەڕاستی هێندە بە بەرنامەکاری بۆ کراوە لە دژی هەرێمی کوردستان پێویستمان بە هەوڵی زیاترە بەتابەتیشمەترسی نابین مەترسی زۆریش مەترسیە لەبەرەوەی ئێستا دەبینین بەشێکی لە فراکسیۆنەکانی تر بەتابەتیش لە زۆرینەی شیعە کەوتۆتە بن کاریگەری ئەو تەوژمەی شەقامی خۆی یعنی لەژێر ناتوانانی بڕیار بدا ناتوانێت ڕێککەوتن بکە ناتوانێت قەناعەتی خۆی بڕێ لە نێو ئەنجومەنی نوێنەران لەبەرەوەی ترسی هەیە شەقام دشایەتی بکاتێتەوە ئەمە جگە لەوەی کە ئەرچی نوێنەرانی کوردە لەوێ لە پەرلەمان بتوانن ڕاستیەکان بۆ شەقامی عراقی ڕوونکەنەوە بەشێکی ئێمەش میدیا ئەلامی ئێمە نیمانە بەڕاستی میدیای کوردی میدیای نییە خطابێکی ئاراستەکراوی هەبێ بۆ شەقامی عەرەبی یعنی تۆ سیرکە لەو هەموو فەزایی کوردستانیە کە من ئەوانەی بەرنمەکانیان بە عەرەبی پەخش دەکەن بۆی نانی کەم 10 کەس یان 100 کەس لە خۆپیشاندەران تێبگا بڵێکاکە ئەمە هەرێمی کوردستان داکۆچین لە مافی خۆمان دەکەین نامانێت دوایە ئەم فەرامۆشکردنی میدیای
کوردی بەرامبەر بە شەقامی عەربی ئەمە زەرمەندی یەکەم خۆمانی من زۆری زەرمەندین بەشێکی بەڕاستی نەکرد ڕۆلی نەبینیوە تەنانەت میدیای کوردیش زۆر جار کاردانەوەی زۆر سلبی بووە بەرامبەر بە هەندێشت ئەوان سوء ئیستیفادەیان لێ کردووە یان تعبیئەی ویان لە دژی هەرێمی کوردستان زیاتر کراوە لەوەدا بۆیە بەمە پێم وایە ئێمە مادام بەشێکین ئێمە خۆت ئێستا جەبرن بەشێکین لە پرۆسی سیاسی عراقی لەوێین ئەنجومەنی نوێنەرانی سەرۆک کۆمار وەزیرەکان ئەوانە لەوێن بەڕاستی پێویستمان بەوەیە جۆرێک لە گفتوگۆ لەگەر شەقام بەتەنێ سیاسەکان بەس نین ئێمە جارێکیان ئەم نیقاشەمان لەگەر بەشێک لە ئەوروپیەکان کرد لەوێ گوتیان کاکە سیاسی کورد فێر بووە دێ لێرە پەرلەمانتار دەبینێت نایوێت لەسەر ڕای گشتی ئەوروپا ئیش بکەکە ئەو پەرلەمانتارە لەوانێت 4 ساڵ لەوەیە دوایی لە خولێکی تر دەرناچێتەوە ئێ پێویستان بەوەیە شەقامی ئەوروپی لە قەزیی خۆتاوەکو قەزیەی میلەتێک بەڕاستی ئاگادار بکەنەوە ئەمە بۆ ئەوروپا ئەگەر ڕاست بێ بۆ ناو دەوڵەتی عراقی 100 جار ڕاسترە لەبەرەوەی ئێمە بەڕاستی وکو باسم کرد ئێمە بەشێکین لە پرۆسی سیاسی لە عراق دەبێ ئێمە لە عیلاقاتدا بین ڕێکخراوە مەدەنیەکانمان لەگەر ڕێکخراوە مەدەنیەکانی بەغدا و شارەکانی ئێمە ینی زۆر جار وەکو کورد ینی هەندێک جار وامان بە باش زانیوە کە زۆر خۆمان لە بەغدا دوورخینەوە هەندێک جاریش بە هەندێک هۆکار وامان بە پێویست زانیەوە کە لە بەغدا نزیک بینەوە و تومانێ بە بەشێکین لە عێراقی فیدرال و هەرێمیشی دەبێت پارێزراو بین ئەم بۆ چوونانە چێوامان لێکا کە ئەم جۆرە بڕیارانە بدەین کارلێکەری دەرەشی کاریگەری هەیە بۆمە بەڕاستی آخر زۆر زایمە گوێمان لە هەندێک قسەی هەندێک بەرپرسی سیاسی لێرە دەبێت بەڕاستی تێڕوانینەکانیان زۆر ناواقعی ئاخر چۆن زیادە بیەوە لە عراق خۆ مازمونی ریفراندۆممان هەیە ئەو نەتیزە ریفراندۆممان کرد و دوای تەزمیدمان کرد و ئەوەمان کرد خۆ ئەگە بڕیار بێمە لە بەغدا زیابینەوە خۆ دەبێت بڕیارەکە لە هەرێمی کوردستان بێ بڕیارێک چۆن لە هەرێمی کوردستان بێ دەبێت جماعی سیاسی لە هەرێمی کوردستانە بێ ئەگیناوە نییە من بەیانی وەکو هیوا دەڵێم ئەوە وەرن با ئێمە بایکۆتی بەغداکەین ینی بەوە بایکۆتی بەغدا ناکرێ بەو پەرتەوازی کە ئێستا باز دەکەین یانی ئێمە تەمسیلمان هەیە لەوێ نوێنەرمان هەیە لە پەرلەمان پۆستی باڵای لەوە سەرۆک کۆمار و تا ئەومان هەیە لێرە و لەوەش گوێبیست دەبین هەندێک لە سیاسی دەڵێن با بچین وا بکەین با بچین سزای بەغدا بدەین ئاو بگرینەوە ینی بارگە و بنە تێکنی بینەوە کاکە وەڵا ئەو هەموو ئەو جۆرە بانگەشانە خەتەرن ینی ناواقعین لەو قۆناغی ئێستا زۆر ناواقعی چکە ئەگەر قرار بێ ئێمە بینەوە دەبێت لێرە قرار بدەین پەرلەمانی کوردستان هێز و لایەنە سیاسیەکان قسە لەسەوە بکەین بڵێن کاکە ئەو بەغدای کە ئێمە کاکمەسین باسی کرد کە هەندێک بەندی دەستوری کە زامنی ئەوەن کە مافەکانی مە لەوێ دەستکاری نەکەن بە تایبەتی ئەوەی ئاماژەی کرد بە بڕیاری دوو لە سێ پارێزگار دەتوانن هەمواری بەشێک لەو یاسانە ڕاگرن لەبەرەوەی ئەو مافە لە دەستور بە هەرێمی کوردستان دراوە خۆ ئەگەر بزانین ئێمە بە پێی دەستور ئێمە لە خەتەرین ناتوانین بەردەوامی لە عراق دەبێت لێرە لە هەرێمی کوردستان بڕیار بدەین بەڵام کەی بڕیار دەدەین چۆن بڕیار دەدەین ئەوە زۆر گرنگە بەو پەرتەوازی ئێمە ناتوانین بڕیار بدەین باش کاگێ محسین ئێستا ئێمە بمانێت و نەمانەوێت یان لە عێراقا و لە هەرێمی کوردستانیش زۆر جار وڵاتانی دراوسێ بە دیاریکراوی ئێران و تورکیا ڕۆڵیان هەیە لە دیاریکردنی سیاسەتی بەغدا و سیاسەتی هەرێمی کوردستان و بیریشمان نەچی ئەمریکا کە ئیشێکە لە زلیێزەکان و میشە ڕۆڵێکی دیاریکراوی خۆی بینیوە لە عراقدا بە ئاراستەی بەرژەوەندەکانی خۆی کاری کردووە زۆر جار لە بەرژەوەندی کورد بڕیاریداوە زۆر جار لە بەرژەوەندی بەغدا بڕیاریداوە ئێمە وەکو کورد و ئێوە لە ڕابردوو وەکو پەرلەمانتارانی کورد توانیوتانە سوود ببینن لە سیاسەتی وڵاتانی هەرێمایەتی و بە دیاریکراوی سیاسەتی وڵاتی ئەمریکا بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆمانیان نزیک بوونەوە لە بەغدا یعنی دوێنێ شەوجی لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان باسم کرد گوتم ساڵی 15 ئەرمەنی تووشی جینوساید بوون دوای بوونە دەوڵەت دوای شەڕی جیهانی دووەم ئیسرائیل تووشی هۆلوکۆست بوو ئیسرائیل بوو دەوڵەت ئەی کورد چەند جینوساید ببوونە بۆ دەوڵەت یەک لە کێشەکانی گەورەی کورد ئەوەیە کورد نەیتوانێت لوبیەک دروستکردن تەنیا بیر لە لوکاڵ دەکەن بیر لە دەرەوەی سنوورەکان ناکەن کە چون دەتوانێت لوبیەک دروستکات ئێستا بە ملیون کورد لە دەرەوە هەنا لە ناو پارتەکانی ئەوروپی هەنا لە ناو پەرلەمان هەنا لە ناو زانکۆ ئەوەکان هەنا نەمانتوانێت بە دەنگێکی بەرز بزانین ئەوانە کێنە چینە ئەزمموی ئەوان چوونە چۆن دەتوانین سوود لە دنیای دەرەوە وەرگین لەسەر ئاستە ئیشمان نەکردووە لەسەر ئاستی لوکاڵیش کورد هەوڵی داوە
دەستهڵاتی سیاسی وەرگریتن و هەژمۆنی ڕۆشنبیریش وەرگریتن ئێستا لە ناو کوردە ڕۆلی یان هەژمۆنی ڕۆشنبیر نەماوە بۆ ئەوی ڕۆشنبیر بتوانێت بە شێوەیەکی عقلانی زمینە سازیەک دروستکەن هەم بوو جادەی کوردی هەم بوو جادەی عەربی و هەم بوو سیاسەتی کورد ئێستا ڕۆلی ڕۆشنبیر نەما هەژمۆنی ڕۆشنبیر نەما ئەوژی دەسەڵات دەستی خستە سەر لەبەرەوە بەو شێوەیە نەمانتوانیەوە ینی هاوسەنگێک ڕاگەین هەم لەگەل دراوسەکان هەم لەگەل بەغدا چونکە مەسەلەن مامۆستاش باسی کرد حتا ریفراندوم جورێک لە باوەری دروست بوو لە نێوان کورد و شیعە و سوننا بەڵام ریفراندوم هات گومانێکی گەورە دروست کرد ریفراندۆم هات هەموو شتەکان تێکدان لەبەر ئەوە جادەی عێراقی و پێکاتەکانی عێراق ئەوانەی کە تونندڕاون بە ناوی عروبە و بە ناوی نازانم ئیسلام و شتەکانی دەڵێن باشترین نمونە کورتفەرم و دوێنێ دەرفەتێکیان بۆ هەڵکرد خەریک بوو بەمە بڵێن بای بای ئەمە پێویستی بە باجێکە حتا توجارێکی تر ئەو باوەێ دروست دەکەی پێویستی بە جوودێکی زیدە تێکوشانێکی زیدە بۆ هەموو لایەنەکان حتا بتوان جارێکی تر باوەێک لەگەڵ بەغدا دروستکرد زۆر جار بەغدا متمانی بە کورد نییە و زۆرێک لە لایەنەکانی شیعە و سونە دەڵێن کاریمی کوردستان ینی قەت پابند نەبوو بە هیچ ڕێکەوتنێکەوە ئێمە چۆن نتوانین ئەم متمانێت دروست بکەینەوە ڕۆلی لایەنەکان چییە ڕۆلی حیزب چییە بە دیاریکای ڕۆلی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە لە وارە ینی مەسەلەن دیوانی چاودێری مالی لە 2005 لە نێوان بەغدا و هەولێر حتا ئێستا نەدانیشتوونە بەغدا قەرداری هەولێرە ئان هەولێر قەرداری بەغدا عەبادی هاتە پەرلەمان گوتی ئەوە دەجارە داوامان لە هەولێر کرد کە دیوانی چاودێری مالی لە 2005 حتا ئەو کەتە 2017 بوو بێن دانیشتین کێ قەرداری کرد کورد ئامادە نەبووە دوای ئەوە مەسەن ئەڵمانیا 16 فدرالیەتی هەیە بەڵام ئێستا ئەو کورد ئەو سەلاحەتەکە بە خۆی دەدەن زۆر لە ئاستی فدرالیەت گەورەترە یعنی ئەمە بەغداواڵەیە خۆمانواڵین وەک هەر فدرالیەت هەندێک هە سنترالیە مەسەلەی گومرگەکانە مەسەلەی مەتارە مەسەلەی عسکەرە کومەڵشتن سنترالیە ینی بە هەموو سیستەمی فدرالیەت وایە بەڵام ئەو ئێستا کە دەکەین ئێمە شێوەیەک ڕفتار دەکەین وەک دەوڵەت ڕفتار لەگەڵ بەغدا دەکەین وەک جیرانێک ڕفتار لەگەڵ بەغدا دەکەین پێ دوانێ بەغداش خۆی زۆر جار هۆکار بوو بۆی کە پاڵمان پێوە بنێ ئەمە بکەین چکە بۆ نمونە بڕینی بودجە و نەدانی مافوشای سەدارەکانی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردووە دروستکردنی کێشە لە دەرەوە بۆ هەرێمی کوردستان ئەمانە هۆکار نەبوون بۆی کە خۆمان ینی دوورکەینەوە لە بەغدا ئێمە ناتوانین گلەی لە بەغدا بکەین چونکی بەغدا بە درێژەوەی مێژوو هەمیشە کوردی چەسپاندەوە دەبێت ئێمە گلەی لە دووست بکەین لە هەواڵ بکەین گلەی لە ناو خۆمان دەکەین بچی کورد لە ناو خۆندا یەک نینن یعنی مەسەلەن لە بەغدا خەڵکی تونندڕاویش هە لە ناو شیعە هە لە ناو سونەدا هەیە و پەرلەمانژی پێکاتی هەموو لایەنەکانی شیعە و سونەیە کە دەڵێن گومرگەکانی کوردستان پارە بوو کورد داهاتی ناوخۆی بوو کورد پارەی نەوت هەموو بوو کورد ئێمە پارەی بەسڕە و پارێکی بە کورد بدەین طبعا ئەمە جوورێک لە ناو جادەی عەربی دروست دەکەن کە دژی کورد بواستن طبعا ناڵێن بەغدا ڕاستە بەڵام ئەو شتێک کە کورد دەتوانێت بیکات کردیە ئەو جۆ ئێمە بین گلەی لە بەغدا بکەین کێشەی کورد لە ناو ماڵی کوردایە زۆر جار هەمیشە ینی کاک موحسین بینی وشمانە بەغا بە تەواوەتی نیازپاشی خۆی بەرامبەر هەرێمی کوردستان دەربڕیوە هەر دوور نەڕۆین حکوومەتەکەی ینی عادل عەبدولمەهدی ساڵێک لەگەڵ کووردا بودجەی بۆ نار بەڵام ئێمە متمانەمان بۆ دروست نەکرد وانە بە شەرتێک دەبووە عکس بووە چونکی بەغدا ناوەندێکی زۆر گرنگە ئێمە کێشەی ئێمە زۆر بە عاتیفە حرەکە دەکەین بە سیاسی بە عەقڵێکی سیاسی حرەکە ناکەین شەڕی داعش دروست بوو هەولێر و کوردستان بوو ناوەندێک بەپێی ئەو ڕەوشەوە گرنگ بوو بەڵام ئێمە هەستمان کرد کە ئێمە گرنگین بەڵام ڕەوشی داعشوەکە کە ئێمە گرنگ بوون کە داعشنەوە ئەو گرنگی بۆ ئێمە نەمانتوانی ئەو گرنگی ئەو دەرفەتە بەکار بینیم بکەینە کارتێک کە چۆن لەگەڵ بەغداژە ڕەفتار بکەین لەبەرەوە دوستەکانی ئێمە ئەوەی دەرەوە هەموو پشتی لە ئێمە کرد چونکە ئێمە بە شێوەیەکی عەقلانی ڕەفتارمان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ هێزەکانی تر لەگەڵ بەغدا نەکرد کە نەکرد ئێمە گەیشتن ئەو ئاسە کێسە تێداینە دەست خۆش کاک ماسین کاک هیوا ینی کەی ئێمە گەینەوەی کە بە عەقلانیەت بڕیار بدەین لەسەر بەرژەوەندەکانی خۆمان و بتوانین نێوماڵی خۆمان ڕێک بخێنەوە ئەمە وەکو دوا سەرنج و دوا پەیامی بەڕێزی بێ لە بەرنامە وەڵا دەبێت تێبگەین ئێستا ئەمە ئەو دۆخە مەترسی زۆری لەسەر زۆرێک لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان دروست ئەو کردووە هەرتو سیرکە ئەو سەنگە سیاسی هەرێمی کوردستان لە سەردەمی شەڕی داعش و پێش شەڕی داعش هەرچی بەرپرسی باڵای وڵاتە زلهێزەکان کە دەهاتە بەغدا دەبا شەو هات بووە هەولێر دەبا ڕۆژی دواتر هات باە هەولێر ئێستا کوا ئەو سەنگە سیاسیە پێویستی بەوە دەکات دەسەڵاتی سیاسی ئەو پرسیارە لە خۆی بکە کە ئێمە بووە پاشەک شەمان کرد لە ڕووی سیاسیەوە لە ڕووی قەیرانەکانی تریش ئێمە ئەو هەموو قەیرانە دارایانەی کە توش بووین لە چەند ساڵی ڕابردووە ڕاستە بەشێکی بڕینی بودجە هۆکار بوو بەڵام خۆ دەکرا
بەبوونی سیاستێکی شەفاف لە نێوخۆی هەرێمی کوردستان ئەو بیانوانەی ئێستای بەغدا نەهێڕین کە نەماتوانی ئەوە بکەین. نیازپاشی خۆشمان بڵێ ئەمەشمان لە دەستدا. ئێستا خەڵک زۆرێک بێمتمانە بووە لە ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان. خۆ ئەوەش بەغدا هۆکار نییە. یعنی بێمتمانەی خەڵک بە ئەزمموی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان مثلەن ئێستا ئەمڕۆ خشتەی موچەی مانجی سێ دابشکرا. باس لەوە دەکرێت کە هەم دیسان 121 دەبڕێ. بڕۆ ئیسفتایەک کە مایکی کورسات بە ناو فەرمانبەران هەموو خەڵک پێی وایە ئێستا حکوومەتی هەرێم دەتوانێت موچە بەبێ لێبڕیم بدا. یعنی ئەم جۆرە بێقەناعەتیە لە سەرچاوی گرتووە لەوەی خەڵک ئەزمموی تاڵی لەگەر ئەم دەسەڵاتە هەیە. بۆیە پێویست دەکات دەسەڵات لایەنی کەم هەنگاو بنێ بۆ ژێڕانەوەی ئەم متمانەیە کێشەکان لە نێو ماڵی خۆمان یەکلای بکەینەوە، ناکۆچیەکان لە نێوان هێز و لایەنە سیاسەکان وەلا بنین بەیەک ئاراستە و بەیەک تیم سین مامەڵە و فاوەزات بکەین لەگەر بەغدا. دەست خۆش کاک هیواز پاسەکەم کاک مەحسین دووە وتە و پەیامی بەڕێزی شەرمانی جومالی. وڵی من دەڵێم دوای گرتنی بەڕێز عەبدوڵڵا و جەلان بوشایەک لە باکوور دروست بوو حرەکەی هێزی کومەلگا لە باکوور توانی سەلاحەدین دەمرتاشێک پەیداکەن لە هەروەها لە شەڕی داعشدا لە ڕۆژئاوای کوردستان توانی مەزلوم کوبانێک دروستکەن. ئێستا ئێکەتی پێویستی بە قەهرەمانێکە دروستکەتە کە بتوانێتن ئەم حرەکە مێژوویە سەرکێشی بکەن و بەراو ئاقارێک بتن چونکی ئێبیت ناکرێتن ئێمە لە شنگار بە تەراجی دیا خۆمان پێشانی جیهان بدەین بەڵام لە کوبانێ بە قەهرەمانی خو پێشانی جیهان بدەن. دەبێت ئێستا ئێکەتی ڕۆلی ئەو قەهرەمانە ببینیتن کە بتوانێتن لەو ئاستە کومەلگای کوردی ڕەوشی کورد ببەتە قۆناغێکی تر. سپاس بۆ کاک مەحسین عوسمان پەرلەمانتاری پێشووی عێراق کە لە بەرنامی پانۆراما لەگەڵمان سپاس بۆ کاک یواسەی سەلی مادای مەکتەبی سیاسی حیزب زەحمەتکێشانی کوردستان کە جەنابیشتان بامان شێوە لە بەرنامەکە لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوە و تێبینی و شیکردنەوەکانتان. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.